سڵاوتان نەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم جارێکی تر بە بەرنامەی ڕاستەوخۆوە هاتوومەتەوە خزمەتان. ئەمڕۆ شەممە 25 خاکەلەوەی 1403 هەتایی بەرابەر لەگەڵ 13 ئاڤریلی 2024 زاینیە. باسی ئەو ڕۆمان لەسەر شەڕی ئێران و ئیسرائیل و ئەگەرەکانیەتی. هەروەک ئاگادارن ئیسرائیل بە فڕۆکە جەنگیەکانی لە دەمێشق لە ڕۆژی سەنزە بەدەردا هێرشی کردە سەر کونسولخانی کۆماری ئیسلامی و بەپێی ئامارەکان لەو هێرشەدا 11 کەس کوژران کە بەرچاوترینیان سەرتیب محەممەد ڕەزا زاهیدی بوو کە بەپێی ڕاگەیانی خودی حەماس زاهیدی ڕۆڵی هەبووە لە ڕێخستن و سازماندانی تووفانی ئەلەقسا و هەر ئەمەش کارێکی کرد کە هەوڵەکانی ئیسرائیل بەم ئاراستەیەدا چرتر بکاتەوە. ئەم کردەوەی ئیسرائیل ڕێگ لە کۆتاییەکانی سێ هەفتەی نەبەردی بەردەوام و درەوشاوی جەماوەری خەڵکی ئێران بوو کە لەگەڵ حکوومەتی ئیسلامی کردی. کۆماری ئیسلامیش لە دوای ئەم هێرشە دەستی کردووە بە هەڕەشەکردن و گویا تۆڵەی سەخت ئەکاتەوە و ئاگاداریشن کە چەند ڕۆژێکە زۆربەی میدیاکانی وڵاتانی ئوروپا و تایبەتەن خودی ئامریکا باس لە چڕبوونەوەی گرژی نێوان ئیسرائیل و ئێران دەکەن و وا لێکی دەدەنەوە کە بەم زوانە ئێران هێرش بکاتە سەر ئیسرائیل. ئێمە بۆ قسە و باسی زیاتر لەسەر ئەم بابەتەی ئەو شۆمان دومیانی زۆر بەڕێز و خۆشەویستمان هەیە کە لەگەڵمان دەبن و چەند پرسیارێکیان ئاراستە دەکەین. یەکەم میوانمان بەڕێز کاک جەعفەر ئەمینزادە بەرپرسی نظامی کۆمەڵاوە، بەڕێز کاک محەممەد خاکی ڕۆژنامەوان و لێکۆڵەری سیاسیمان لەگەڵدایە. هەردوو بەڕێز زۆر زۆر بە خێراتنتان دەکەم. سپاس بەوەی کە بەشداری بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تلڤیزیۆنی کۆمەڵە بوو. زۆر سپاس کاکە میرگیان. سڵاوم هەیە بۆ جەناب و بۆ هاوڕێی خۆشەویستم کاک جەعفەر و بۆ بینەرانی بەڕێزی تلڤیزیۆنی کۆمەڵە. بەخێر بێت. منیش هەروە سڵاوم هەیە بۆ کاک حەمە و بینەرانی تلڤیزیۆنی کۆمەڵە و سپاسیش بۆ ئێوە. زۆر سپاس هەردوو بەڕێز بەخێر بێن. پێشەوەی کە بچینە سەر پرسیارەکان هەر لێرە شەو بە بینەرانی ئازیز و خۆشەویست بڵێن کە ئێوەی ئازیزیش دەتوانن لەسەر ئەم بابەتە بیرڕای خۆتان بنێرە بۆمان بەم ژمارە تەلەفۆنی کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتان دەیبینن لە ڕێگای تۆڕی واتساپەوە. ئەگەر ڕاتان بۆ چوونێکتان یا ئەگەر پرسیارێکیش بوو لە ڕێگەی واتساپەوە بۆمان بنێرن و ئێمەش لەگەڵ میوانانی ئازیز دەیخینە بەر باس و لێکۆڵینەوە. با لێرەوە دەست پێ بکەین دەچینە لای بەڕێز کاک جەعفەر. کاک جەعفەر هەروەک لە سەرەتادا باسم کرد دیارە چەند ڕۆژێکە زۆرێک لە میدیاکانی وڵاتانی ئوروپا تایبەتەن ئەمریکا باس لە ئەم گرژبوونەوەی نێوان ئیسرائیل و ئێران دەکەن و پێیان وایە وات لێکی دەدەنەوە کە بەم زوانە ئێران هێرش بکاتە سەر ئیسرائیل. بەڵام پێم باشە پرسیاری ئەوڵم ئاوا بکەم لە بەڕێستان، ئەگەر بمانێ بەراوردێک یا مقایسەیەک لە نێوان خودی ئیسرائیل و ئێران بکەن ئێوە چۆنی باز دەکەن؟ بەراوردەکەتان مقایسەکەتان چۆنە؟ وەڵا هەرچەند دوو هێزی گەورەی منتەقەن، بەڵێ دانێکیان لەباری نظامیەوە وەزعی باشترە ئەوژ ئیسرائیلە، دانێکی لەباری جەمعیەتیەوە زۆر زیاترە و مەجموعەن ئەمە بەراوردی ئەو بەشە. لەباری نظامیەوە بۆ ئەوەڵێم ئیسرائیل چونکی بە مجەهەزە بە باشترین ئەسلحەی و ئەسلحە و تکنۆلۆژی ئەم دەورە. من پێم وایە ئەگەر بێت و شەڕ ببێ مەسەلە بەراوردی هەر ئەوان نییە، چونکی خەڵکی دیکە واردی ئەو شەڕابن کە ئەو شەڕە تقریبەن ئەتوانم بڵم تەواوی منتەقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاز ئەگرێتەوە. ئەوانە ئەگەر حەملەی ئێران گەورە بێ من پێم وایە ئەوەی لێکردێتەوە، بەڵام ئەگە حەملەکان مەحدود بێ لەم شرایەتە کە ئەزانین وەزعێتەکە زۆر زۆر متەشەنیزە، زۆر زۆر وەزعێتەکە خراپە بە دەلایلی ئەوە کە شاید لە دوای ئەم قسە و باسی ئەوە دوای باسی زیاتر لێ بکەین و ئەوانە من پێم وایە بەراوردەکەی ئەوەیە ئەگەر شەڕێک ڕوو بدا من پێم وایە گەورە بێتەوە ئێرانیش دەشتڕاوکەوە ئەتلێت و ئەمریکاش واردی شەڕە بێ، دوای ئەوەش شاید بەشێک لە وڵاتانی منتەقەش تووشی شەڕ بن و ئەوانە کە ئەمە من پێم وایە ئەمە وەک بەراوردکردنە کە من بۆ خۆم زۆر پێم وانە شەڕەکە گەورە بێتەوە، چونکی ئێران ئێستاش مورەدەدا لە رابطە لەگەڵ حملەیەکی گەورە ئەوانە. تا ئێستا من پێم وایە من ناڵم شەڕ نابێ، بەڵام پێم وانە ساغۆ بوو بێتن کە شەڕێکی وا بکەن کە لە خاکی ئێران و حملە بکرێ ئەوانە کە من دوای دەمەسەر
ئەو قسە و باسە. زۆر باشە بەرز کاک محەممەد پێم باشە ڕای ئێوەی ئازیزش بیستم لە سەرم پرسیارە. لە درێژەکانی قسەکانی کاک جعفەرە ئەتوانین لە زۆر بارۆ بەراوردی ئیسرائیل و ئێران بکەین. لەباری خاکەوە ئێران 82 جار زیاترە گەورەترە لە ئیسرائیل. لەباری جەمعیەتەوە نزیکەی 10 تا 11 جار زیاترە نفوسەکەی. ئیسرائیل بە ئەندازەی ئوستانێکی وەکو وتویانە بوشەری ئێران ئەبێەوەوانە. لەباری اقتصادیەوە لەباری ئابوووریەوە بە هیچ جۆرێ قابڵیهین نین قیاس نین. ئیسرائیل لەباری تێکنۆلۆژیۆ لەباری ئابوووریۆ لەباری زانیاریەوە و لەباری پەیوەندیە جیهانیەکانەوە لە وەزیەتێکی زۆر باشایە. ئەو GDP کە بە ئەسڵا دەرامەدی سەرانەی یەک نەفەرە لەبێ نزیکی 54,000 دلاری ئەمریکاییە، لە ئێرانە لە باشترین حاڵەتە 4,000 شتەیەکە. یعنی لەو بارەیشەوە ناتوانێت. لەوەی کە خەڵکی ئیسرائیل لە حکوومەتی ئیسرائیل پشتیوانیەکەن لەم شەڕە دەتوانین بڵێ ئەکسەریەتی قاتعی خەڵکی ئیسرائیل لە دژی ئێران ئەچنە پاڵ حکوومەتەکەیان و بە هەموو جیاوازیە کە بیان بێ لە ئێرانە ئەکسەریەتی خەڵکەکە بەشی هەرە زۆری خەڵکەکە لە دژی کۆماری ئیسلامیە بن، حمایەتی لێ ناکەنەوەوانە. ئیتر لەباری پەیوەندی نێو دەوڵەتیەکانەوە ئیسرائیل لەگەڵ بەشێکی هەرە زۆری خەڵک وڵاتە بەتایبەت ئوروپایی و غەربیەکان پەیوەندیەکی ئاسایی هەیە. ئێران لەگەڵ چین و رووسیەیە کە ئەوانیش دەستی لێ هین ناکەن. ئەتوانی ئەگەر کۆتای کەمەوە نە لەباری تێکنۆلۆژیۆ نە لەباری ئابوووریۆ نە لەباری زانیاریۆ نە لەباری دیپلۆماتیکەوە ناکرێت، بەڵام دووریشن لە یەک. لەباری سپایشەوە ئەو نزیک لەژێر 200,000 هەیە و بڕێکیش زەخیرەی هەیە، ئەم ژێر نزیکی 900,000 هەیە کە ئەو تەجهیزات و ئیمکانات و تەمرینی نظامی و جۆرەشتانێشیان قابلی قیاس نییە. ئەو شەڕە بێگومان ئیسرائیل دەستی باڵای هەیە. زۆر باشە. هەر وەکو هەردوو بەڕێز ئاماژەتاندا بە هەم بە بەراورد و مقایسەکردنی لە تێعدادەکانیدا، کاک جەعفەر وەزعی گشتی و سەرەکی ئەم شەڕە چۆنە بەڕای ئێوە و احتمالەکانی سیاسی و تایبەتەن نظامی چۆنە بین؟ من پێم وایە تا ئێستا لەباری سیاسیەوە من پێم وایە بە خازانجی ئیسرائیل نەبووە. کلەن دەلیلی شەڕی غەزە و مەجموعەی ئەوانە لە ئەوەڵەوە بڵێ ئەوایلی شەڕەکە زۆر بە قازانجی ئیسرائیل بوو بە دەلیلی ئەو حملە جەنایەتکارانەی کە حەماس کردی و خەڵکی کوشت لە کۆنسرتێکە و بەشێک منداڵ و پیر و جوان و هەر کەسێ بەردەستی کەوت و ئەسیریان کردو. ئەوانە من پێم وایە ئەمە لە ئەوەڵۆ زۆر زۆر بە قازانجی ئیسرائیل بوو. خەڵکی لە پشت بوو لە دەرەوە لە ئوروپا لە هەر قاڕێ بڵێ ئەوانە. بەڵام هێواش هێواش وەزعی شەڕەکە کە گۆڕا تا ئێستاش کە ئەبینی فقط دێت و ئەچێ بە دەلیلی جەنایەتێکی زۆر کە ئیسرائیل کردوێتی نزیکەی تا ئێستا 34,000 لە خەڵکی فەلەستین قەت و عام کراون. ئەم شەڕە لەباری لەو بارەوە بە زەرەری ئیسرائیل تاوە بووە، چونکی حمایەتی بین المللی لەدەستدا. کورلەن ئێستا هەموو کەس حتا ئەمریکا کە متحیدی خۆیەتی بەشێک فشاری ئەخاتە سەرکە بۆ ئەوەی ئەو شەڕە ئیدامە نەدات و ئەوانە بەشێک لە خاچی فلسطین ماوە لای غەزەوە تقریبان لای ڕەفح و ئەوانە کە حتا ئێستا ڕاوەستاون منزورمە هێزەکانی کێشاوەتە دواوە. ئەم کێشانەوەی هێز ئەوە نییە بە قسەی ئەمریکای کردبێت و ئەوانە مەجموعەی وەسعێتەکە کە ئیسرائیل تێکەوتووە لەباری سیاسی و دیپلۆماتیکەوە. هیچ کەس ئێستا پشتیوانی لە ئیسرائیل ناکە لە رابطە لەگەڵ شەڕی غەزەدا بەو دەلیلانە کە من باسم کرد. ئەمەیەکە ئەمە لەباری سیاسیەکەوەیە. ئەمە وەسعێتەکەی گۆڕیوە بە نظری من بەداخەوە بە قازانجی حەماس یا خەڵکی فەلەستین. ئەگە بە قازانجی خەڵکی فەلەستین وایە بنیام زۆری پێ باشە بوو، بەڵام دەلایلەکانی ئەو شتانەیە ئەو جەنایەتە لە حەد بەدەرەیە کە ئیسرائیل بە نظری من مرتەکب بوو، غەزەی وێران کرد. ئەمە خەڵک منداڵان لە برسێتیا ئەمرن بە ملیۆنها ئینسان لەوێ لەژێر ئێستا وەسعێتەکان کە معلومە ئەگەر دە ڕۆژی کە شەڕ بێت و نێڵن شت بێ
من پێم وایە بە 100,000 کەس لە برسێتیە تیاچن بریندارەکان تیاچن مەجموعەی ئەم فەزا کە پێکاتە کولەن خەڵکی دنیای بەرەو مەسئلەی فەلەستین ڕاکێشاوە پێشوو ئەسەم پێش شەڕەکەش هەتا مەسئلەی فەلەستین وای لێ هاتبوو کە لە بیر ئەچووەوە بەڵام ئێستا وردە هەتا دەوڵەتای ئوروپایی مەسەلەن داوای ئەوە ئەکەن کە مەسەن ئیسپانیای چێلەوانەیە دوو دەوڵەت دووبارە دامەزرێتەوە منزورمە دەوڵەتی فەلەستین لە پاڵ دەوڵەتی ئیسرائیل ئێستا کولەن لەباری سیاسیەوە وەسئێتەکە من پێم وایە بە قازەنجی لێرەدا بۆ یاڵم فەلەستینیا ئەوە و بەشێکیش جمهوری ئیسلامی کایەهایە کە ئەیکا بە ژێربەژێر لەگەڵ ڕووس و مەجموعەی ئەوانە کردیان من پێم وایە تا ئێستاش ئەو قازانجیان لێ کرد کە ئەو فشارە بێ بۆ ئیسرائیل و ئەوانە ئەوەی کە ئێستاش ئەیانەوێ ئەمریکا شەڕ نەبێ چونکی ئەزانێ ئەو فشارەکە لەسەر ئیسرائیلە شەڕیش ببێ خراپترە ئێرانیش هەڕەشاکە ئێرانیش نازانێت بە دوای ئەم حملەیە کە پێی کراوە ئایا شەڕ نەکە ینی حەقی منزور ئەوەی کە دایانە لە سەفارەتەکەی لە کونسولگەریەکەی ئەگەر جواب نەداتەوە بە شێوەیەک تەحقیر کراوە کە نازانن چیەکەن ئەوانە بۆ وسیلەی مەسەلەن حیزبوڵا ناتوانێت جواب داتەوە خۆشیێزانێکە حیزبوڵا تێوە بتلێ ئێرانیش تێوات لێ ئێران تێوەتلا ئیسرائیل کە ئەمریکاش پشتیوانی لێکە ئەمریکا کوێتی جیاوازی ئەوە کە انتقادی لە ئیسرائیل بەڵامژێ ئێمە پشتیوانی بێ مەرجەکەین لە ئیسرائیل ئەگەر بزانین تووشی وەسئێتێکە ئێران حملەی پێ بکات و ئەوانە ئەمەیەکە من پێم وایە تا ئێستا بە قازانجی فەلەستین تەواو بوو ئەوانە ئەلا ڕەقمی ئەوەی کە ئێران ئێستا بۆ خۆی خەریکی کایەکە ئایا بزانە بۆی ئەکرێت لەگەڵ ڕووس خەریکی تەدبیرن مەجموعەن چی بکەن ئایا حملە بکەن نیکەن من پێم وایە ئەو حملە ئێستا ئێران ساغۆ نەبووە کە حملەیە لە خاکی خۆیەوە گەورە بکات بە ئیسرائیل ئەوەیە کە ئەلا ڕەقمی ئەوەی کە تەواوی دەوڵەتانی منتەقا مەسەلەن لە فەرانسەوە بگرێت لە ئاڵمانەوە بگرێت لە هۆلەندەوە بگرێت لە ئوسترالیاوە بگرە کە هەموو کەس داوای ئەیانەوێ خەڵکەکانی خۆیان کە لە منتەقەی خاوەرمیانە بیچێشنە دواوە بۆ یاڕێم ئەمانە شتێکە بۆ ئەوەی کە ئەو شەڕە بەرەو چۆ ئەچێ من نازانم ینی واخان تحلیلی ئەگەر بەر ئەساسی ئەم مشاهداتە بێ من پێم وایە ئەکرێ شەڕ بێ بۆیە حتمما وەسئێتێکە لە ئێرانە هەیە ئەبینی مەسەلەن موشەکەەکانی لەم لاوە ئەبا بۆ ئەولا لەولاوە ئەبا بۆ ئەولا ینی ئەمڕۆژ کەشتێکی دووبارە ئیسرائیلی تازرێکی ئیسرائیلیان لە منتەقەی خەلیجی فارس و دەرای عمان دووبارە گرتووە ئەوانە ئەو شتەی تەشدید کردوێتەوە هەر ئان ماڵی حملەیەکە لەلایەن ئێرانەوە جا ئێران بە نەیلون یابەتەکانی ئەیکا یا بۆ خۆی ڕاستەخۆی کاتە سەر خاکی ئیسرائیل من پێم وایە لێکدانەوەی من ئەوەیە بە نەیلون یابەتی ئەیکا بەڵام حملەیەکی گەورە ئەکا لەبەرەوە تووشی ئەو شەڕە نەبێ ئێران بە خۆی پێخۆش نییە شەڕەکە کێشێتە ناو خاکی خۆی ئەزانێ ناتوانێت ئێران نیە بە دلیلەوە خەڵکی لەگەڵ نیە ئەسران لە ئێستاوە ناتوانێت ئەوە بکە بە دلیلی ئەوە ئێستا خەریکە هەمزەمان کە ئەم ئاگری شەڕە وردە خۆشەکە هەمزەمان ئەمڕۆ و دۆنێ و پێرێ لە ناوخۆشە خەریکی سەر کوتە مەسەلەن لەسەر حجاب مەجموعەی ئەوانە خەریکی ئەم کارانەیە ڕۆژنامەکانی شێر ئەوەڵێن بەجێ خەبەری دیکە ئایا لەم شەرایەتە بۆ ئەوە بێکە حجاب منزورمە خەڵک بخەنە خیابانەکان خەڵک بگرن لەو ڕابتێتە ئەوەیە کە من دوای دەمە سەر قسە و باسی دیکە بەڵام ئێستا لەبەرەوە قسەکانم کۆتاکەمەوە ئەمە ئەتوانن ئەم شتانە ئەم مسالانەی کە من هێنامەوە دلیل بەر ئەوەیە کە من پێم وانیە شەڕ نابێ پێشم وانیە شەڕی گەورە بێ پێشم وایە ئێران لە نەیون یابەتی ئیستفاداکە ینی بە موشک بە پەهباد بەم شتانە ئیستفاداکە بۆ حملەیەکی کە متەناسبێ لەگەڵ حملەی پێی کراوە زۆر باشە کاک محەممەد دیارە کاک جەحفەر ئاماژەی بە چەند خاڵی گرنگیشدا یەکیان لەمانە خۆشتان ئاگادارن وڵاتی هۆلەند و ئاڵمان ئەمڕۆ هەم سفارەتخانەکانیان داخستەوە هاوڵاتیانیان گەڕاندوێتەوە بۆ وڵاتەکانی خۆیان و کاک جەحفەر باسشی لە تایبەتەن ئەمڕۆ لە تاران گەشتی ێرشاد دووبارە هاتوتەوە نێو سەر شەقامەکان و میلیتاریزە کراوە خودی شەقامەکان بەڵام من یەک پرسیار دەکەم ئەو احتمالاتی کە لێ دەدەن ئەم شەڕە
بەگشتی ناوچەکە چۆن ئەم شەڕە لەگەڵی مەعاملە دەکەن ینی خێر و زەرری ئەم شەڕە بۆ ناوچەکە تایبەتەن بۆ عەرەبستان یا مصر تورکیە و قەتەر وانی دیکە چۆن دەبێت ئێوە چۆنەوە لێک دەدەنەوە؟ ئەم پێم وایە شەڕ کۆماری ئیسلامی ئانی خۆی خومەینی بوو یا کەسان ڕێبەرەکانی تریان باسی ویان کرد شەڕ نعمەتێکە ینی نعمەتێکە بۆ کۆماری ئیسلامی ئەوانە شەڕی ئێران و عێراق بوو ئەگەر هەر لە ئێران و دەسی پێ بکەم کۆماری ئیسلامی دوو شەڕەکات ئێستا شەڕی سەرەکیەکەی بەرابەر بە خەڵکی خۆیەتی ئەو ڕژانەی کە بۆ مەسلەی حجاب بوو بە قەولی خۆی بەدحجابی لە دژی ژنان و لە دژی ئەو شۆڕش و بزوتنەوەی ژن ژیان ئازادی بەشێکە بۆ ئەوە بە خەڵک بڵێ پێدوانە بێ من کزم هەرێکی بێ هەم سەرکوتێک لە ناوەکە ئەگەر شتێک بێ ئێوە هەڵسنەوەوانە بە نوعێک حاڵەتێکی پێشگیری هەیە ئەو شەڕە لە پێشە بۆ ئێران ئەگەر باسی بکەم بۆ کۆماری ئیسلامی هەردوو سەرەکەی باختە ینی لە هیچ لایەکە نایباتەوە ئەگەر خۆی ئاوقەی شەڕەکە بکە ئەوان لە پێشۆ زۆر ئاشکرا و تویە لە حفزی نظام واجبی ئەسلیە سلەی نظامەکە چون خەڵکی لە پشت نییە لەباری ئابووریشۆ ناتوانێەوەوانە و ئەو سپای پاسداران و شتێش ئەو هەموو گەندەڵی هەیە و ئەو هەموو نفوزی سازمانای جاسوسی بەتایبەت ئیسرائیل ئەو شەڕە ناتوانێت بەو شێوە بکات ئەگەر نەیشی کات ماوەیەکی زۆرە تەبلیغاتە کات کە من وام و ئەو شەڕ بۆیە لە دەرۆی کەم کە لە ناوە هیچم لێ نێوانە لەو لاوە ئەڵێ بە خاکی ئێمە تەجاوزیان کردە چه شەڕەکە بکات چ نەیکا بە باوەڕی من کۆماری ئیسلامی لە حاڵەتی دۆڕانایە لە حاڵەتێکایە کە وەزعێتی زۆر خراپە ئەگەر بێمەوە سەر مەسلەی ئیسرائیل دوو لای شەڕەکە لە ئیسرائیلە ئەوانیش پیان خۆش نییە ئەم شەڕە زۆر گەورە بێتەوە لە شەرایەتی ئێستا بەڵام هەرێکیانە بەتایبەت جەناحی ڕاستەکەی نەتانیاهو ئەو حکوومەتە دەستڕاستیە هەرێکیانە بە قەولی خۆیان لەسەری مارەکە بدەن چون ئەوە بەتایبەت شخصی نەتانیاهو ئەزانێ ئەگەر ئەم شەڕەتەوە بێ ڕەنگە بە دادگا بدرێ و دەسەڵات بەدەستەدا و تاقە ڕێگەیەک درێژە بەم شەڕەیە لەولاوە ئەمریکا لەسەر انتخابات و ئەوانەیە پیان خۆش نییە شوێنێکە هەیە بڕێ خەبەر هەیە رووسیەیە کە پی خۆشە ئەم شەڕە بە نەوعێک درێژەی بێ کە هەمزەمانیش ئەوڕۆ لە خەبەرەکانە بوو ئەو هێرشێکی بەرین کاتە سەر ئوکراین و ئەمانیش هێرشێک لەبێ هەماهەنگێک لە بینی ئەو شەڕە بەڵام لە ناوچەکە بۆ ئەو هێزانە وەکو شەترنج وایە وەکو شەترنجێکی سیاسی وایە بە کەسبوونی ئێران لایەنایەکی تر قەویە بن چ تورکیە بێت چ عەرەبستانی سعودی بێت چ مصر بێت تەنانەت چ پاکستان بێەوەوانە هەر لایەک حەسێبی ئەوەکە فروتەی ئەو شەڕەچەنێکی ئەگرێتەوە لەباری ئابووری و اقتصادیەوە چۆنی لێ دێەوەوانە و ئایا بە کام بارە ئەکەوێ کە خۆی بۆ ئەوە سازکە بە باوەڕی من نادیارگەکان زۆر زیاترە لەوانەیە کە دیارە و من پێم وایە قسەکەم کۆتاکەمەوە دیارە ئەو هێزانەی کە نیابەتیە بۆ ئێستا دایناوە بەوانە شەڕەکان بەڵام ئەگەر خۆی ڕاستە و خۆ کارێک نەکات ئەوە ناتوانێت لە ناو ئێرانە و لە ناو ئەو هێزانە وا خۆی نیشان با کە توانێتی لە قازانجی خۆی دفاعکات. زۆر باشە کاک جەحفەر دیارە خۆشتان ئاماژتان بە ئەوەدا کە ئێوە ڕاتان وا بوو کە لە تەری خودی هێزە نیابەتیەکانەوە گە بیەوێ کارێکیش پیاە هێرشش پیاتە سەر لە ڕێگەی هێزە نیابەتیەکانەوە دیکە من پرسیارەکەم لەوەدایە کۆماری ئیسلامی بەبێ پشتیوانی خەڵکو بەو ئابووریەی کە هەمومان ئاگادارین ئابوورەکەش یەکولەن ڕووخاوە چۆن دەچێتە نێو شەڕێکی ئاواسان ئەم شەڕە بۆ خودی کۆماری ئیسلامی چه ئاکامێکی دەبێت؟ من پێم وایە ئێران لەوەتی هەیە حکوومەتی ئێران بە بەحرانەوە ژیا یعنی بێ بەحران ئێران وجودی نەوە لە 43 ساڵی ڕابردووە ئەوانە ئێران من ناڵم ئێرانەوە بچێتە ناو ئەو شەڕەوە ئەگەر توش بێ معلومە وەزعی اقتصادیەکەی چۆنە ئێران هیچی بەسەر هیچەوە نەماوە بەڵام کولەن لەباری اقتصادی و تۆ ئێستا بینی هەچی ڕۆژە نەک مەزورمەوە ئەو بۆیە منەڵەمە چی ڕۆژە هەر ڕۆژ لەگەڵ ڕۆژ مەسەن دلار ئەمڕۆ چۆتە نزیک 66,500 منزورمەوە ئەمانە دەلیلی هەیە جا خەڵک نییە هەر کەسێ ئەسەن پوڵی لە جێک داناوە
دەیهێنێتە دەرێ ئەمانە نیە هەمووی پێ ئێرانی پێ لەبارەی اقتصادیۆ وێرانترە بێتەوە ئەوانە ئێران منزوری ئەوانە نییە ئێرانەکە منزوری ئەوانە بواە ئەو هەموو پوڵە ئەم هەموو شتە بە حوسیەکان بە حەشتی شعبی عێراق بە حیزبوڵای لوبنان بە حەماسی فەلەستینیەکان کاکە حەماس تا دوێنێ خۆشمانەمانزانی کە هێزێک بوو سەر بە قەتەر بوو یا تورکیە بوو یا مەجموعەی ئەوانە بەڵام هەر کەس پوڵی پێ زیاتر پێبدا ئەبوو بە پیاوی ئەو حەماسیش بۆیە چۆ ژێر سەیتەرەی ئێران لەبەرەوە پوڵی زیاتر بوو لەبەرەوە بێ ئەم شەڕی پێ بکە ئێران و ئەوانە دەناخۆ حەماس ئەوە نین کە لەباری مەسەبیەوە لەگەڵ ئێران نزیک بن هەتا لەباری دیکەەوە بەڵام ئێران بۆمانەوەی خۆی ئەم ناو ئەکارانە ئەکا ئێستاژێکە باری اقتصادەکەشی لەوەش خراپتر بێ هەرەیکە ئەگەر چونکی مانونەمانی لە گۆڕێدایەوە ئەوانە بەڵام من پێم وت شەڕەکە چۆنەکە ئێران بۆ خۆی پێ خۆش لێ شەڕەکە بچێشێتە ناو خاچی خۆی وەک قەدیم دانێ وەک ڕەفسەنجانی ئەیوت ئێمە بۆیە مەسەلەن لە دەرەوە هێزی مەقاومەت دروستەکەین لەبەرەوە لە خیابانەکانی شیراز تووشی شەڕ نەبین لە خیابانەکانی مەشهەد تووشی شەڕ نەبین هەر عینی وایان کردووە ئێستاش عینی ئەم شتیان کردە شەڕ بچێتە ئێران معلومە من ناڵم 100% وایە بەڵام خەڵکی ئێران ئەوە نییە پشتیوانی لێ بکەن ئەویش ناتوانێت بەو شێوەیە قەدیم سەرکوت بکە ئەیکا هەرێکە هەر ناڵم لە سوالەکەی پێشوە من باسم کرد ئەڵێم هەر ئەمڕۆ هەم دۆنێ مەسەن ڕۆزنامەی کە هەن ڕۆزنامەیەکە سەر بە خودی خامنەی باشە بەجێ دوو خەبەری مهم لەسەر ئەم شەڕی وەسعەتی ئیسرائیلوانە ئەویش عینی شتەکانی نییە ستونەکانی لەسەر حیجاب داناوە باشە بۆیە ئەمەیان داناوە هەر ئەوەی کە هەمە باسی کرد لەبەر ئەوەیە بە خەڵک بڵێ کاکە من هەرێکم سەرکوت شەڕیشم توش بێ بەڵام ناشزانێت خۆ خەڵکیش دەوە زیرەکترە خەڵک هەچی ڕۆژە لە شەڕایە لەگەڵ جمهوری ئیسلامی هەر دوێنێ پێرێ لە مسابقەی فوتباڵی بینی ئیستقلال و ئالومینیۆم هاتن چیان کرد ژنێ هەر داوای کاپیتانی تیمی ئیستقلالی کرد بیبینێ هاتن لە تەواوی ئستادیۆمەکانی دنیا خەڵک ئەچێنە محافزە لەس بازی کوونەکەکە پاسدارەکان ئەچون هێرشیانە بردە بازی کوونەکە معلومە منزورم وایە ئەمەیە ئەمە شەڕە ئەمە شەڕی خەڵکە فەرق ناکە لە ئیستادیۆم بێ لە شەقامەکانی تاران بێ لە شەقامەکانی سەقز بێ سنە بێ ئەمانە شەڕن ئەیکەن جمهوری ئیسلامی ئەزانێ ئالەم شرایەتە سەختا مەسەلەن خەڵکیێران لە ئیستادیۆمەکانیش نییە ئەسەن ئەگەتە نێبوو من فیلمەکەی دێهینی ئیستادیۆمەکەی کە لەگەڵ ئالومینەمینان کرد دوای ئەوە تەواوی ئەو خەڵکە پشتیوانیان کرد لە بازی کوونەکەی خۆیان کە ئەمان هێرشیان مەرگ بەر چێ و مەرگ بەر ئینیان ئەوت منزورم وایە ئەمە لەناو خۆش شەڕە باشە جمهوری ئیسلامی ئەوێن هێزارێ پێش هەموو شتێک شەڕی ناوخۆت ینی نییە باشتر خەڵک سەرکوت بکە ئەوانە بۆیە لەم لاوە تەردیدی هەیە لە حەملە لەگەڵ ئیسرائیلە ئەو بۆ خەڵکەکە خۆی ئازاترێتە ئیسرائیل و ئەمریکا ساڵهای ساڵە لەگەڵ ئەمریکا خەریکی زەدوبەندە لەگەڵ ئوروپا خەریکی زەدوبەندە ئوروپاش بەداخەوە هەمیشە نیە سازشی کردووە لەگەڵ ئێرانە لە 43 ساڵی رابردووە کە ئەم خەڵکەی ئێرانیان وە لێ کردو ئەوانەوە ئێستا وردەوردە باسی حقوقی بەشەروە ناکردنە 43 ساڵە جمهوری ئیسلامی حقوقی یەک ئینسانی ڕعایەت نەکردووە نەگەر ناقص هەر ڕعایەتی نەکردووە ئەمەیە وەسعەتی ئێران جا من ئەوەیە ئەڵێم ڕژیمی ئێران مدام لە بحران ناژیاوە تۆ ئەڵێ ئەرێ ئیدامەی ئەدا ئەگەر شەڕی توش بکەن بۆمانی خۆیکە بەڵام من پێم وانی ئەگەر شەڕ بگاتە ئێران بتوانێت بمێنێ هەر بەدەست خەڵکەوە نەک بەدەست ئیسرائیل و ئەوانەوە معلومە ئیسرائیل هێزێکی وەک ئەمریکا کە گەورەترین هێزی نظامی دنیای معلومە ئەگەر بەیانی لێدا ئەوەی تەواوی ژێر ساختە اقتصادەکانی ورد و خاشەکە معلومە خەڵکیش چیەکەن دوای مەسا چنەوە ماڵێ نا من پێم وانە ئەم سەفەرە وەک شەڕی ئێران و عێراق خەڵک بچنەوە ماڵێ خەڵک هەڵی بووی بە تەنگ هاتوون ئەنەوێت نەجاتیان بێت لە دەزە و ڕژیمە ئەمە یەکە من پێم وایە ئێران وەسعەتی لەوە شەڕترە کە بتوانێت بۆ خۆی شەڕی ئەم زل هێزانە بکە ئەم هێزە منتەقەیانەش بکە حتا ئەوەیە کە وەسعەتەکە من دیارە بۆ خۆم پیان ئەوان بۆ خۆیان پیان باش نیە ئێران نەگەوەی ئێران تالبیە و شەڕێک بچێشێتە ناو خۆی ئەوێ بە شێوەیە شتێک دروستکەن کە جوابێک لەناو خۆشیان تەحقیر نەکرابێ ئەیکاکەوە تەحقیر نییە ئیمام جۆمعەی تاران تەواوی شتەکانی دزیوە
جا تەمەشایکەن دزی ینی لە ئێرانە بۆ بە ساختار ینی ساختاری ئێران هەمووی دزە چونکی ئەمە هەر ئوسولگراکانی هەموو ئوسولگراکانی ئێران نین لەگەڵ خامنەی حتا نخبەی ئوسولگرانی لەگەڵە کە یەکێکیان لە گەورەترین دزەکانی لێ دەردێ ئەچێتە نۆژی جومعە نیوەی نۆژی جومعەکە لە پشتیەوە خاڵیە خەڵک ناچنە پشتی نوێش بکەن حتا لە خۆیان حتا سایتی محسینە ڕزایی کە بۆ خۆی یەکە لەو جەنایەتکارانەیە نییە شت لەسەری ئەدووسێ لەم ڕۆژەدا ئەوانە ئەمەیە خامنەی بۆ خۆشی خۆ ئەزانێ خەڵک ئەویان ناوێت ئەزانێت دزی کردووە حتا دزیەکەشی خۆوانە چوو بێ مەسەلەن ملیۆنە دلاری دزی بێت دنیایە کشتی دزیوە ئەوانە ئەمە دەهانکەجیە بە خەڵک ئەمە دەهانکەجیەکی دووبارەیە بە خەڵکە وەک دیکتاتۆرێکی بە تەواو مەعنا ینی دیکتاتۆری وا ئێستا لە خاوەرمیانە نەبووە هەر دانێ وەک سەدام حوسێن تا دوێنێ بەناوبانگ بوو بە بجان سەدام حوسێن خەڵکی ئەکوشت لەولاشەوە ئەقەلەن تیکێنانی فڕێدا بەردەم خەڵک ئەمە هەم خەڵک ئەکوژێ هەم نانەکەشیان لێسێنێ منزورم وایە ئەمەیە لە سیستمێکی وادا ئەوەیە کە من پێم وانە خەڵکی ئێران دانەشیان من های ئەوەی بە دەوروبەریون ئەو شۆماقوەدەسەکانی یا ئەوانەی کە هێزە سەرکۆگەرەکانی کەس هەتا لەناو ئەوانی ڕیزشە بێ من پێم وانە خەڵک دفاعکە لە سبەنی شەڕ بێ پێت وابێ مەسەر خەڵکی ئێران دێن لەگەڵ ئیسرائیل ئەمریکا شەڕەکەن بە معناوانەیە خەڵکی ئێران ئیسرائیلیانەوێ یا پیان خۆشە شەڕ بێ بەڵام بە معنای ئەوەیە کە وڵاتەکان هەر زانن 43 ساڵە بەدەست ئەم دیکتاتۆرانەوە ئەم ئەوەڵ خومینی دوایش خامنەی بەدەست ئەمە ئاوای لاتووە خەڵک بۆ ئەچێ دەستدادە بنباڵی سیستمێک کە دوای بێتەوە سەرپتیکە زۆر باشە ئەوەی کاماژت پێدا زۆر گرنگە دیارە خەڵک لە داخی کۆماری ئیسلامی دیارە زۆرێک لە خەڵک دفاع لە ئیسرائیلەکان هەمووشی قینی تووڕەیەکی کە لە کۆماری ئیسلامیان هەیە کاک محەممەد یەک پرسیار لە شاری سەقزەوە هاتووە شاهۆ لە شاری سەقز وتوێتی کاک محەممەد وەک خۆی ئاماژەی پێداوە کوتێتی ئیسرائیل ئێران چ ئەم هێرشە بکات چەو تۆڵێ بکاتەوە چنەی کاتەوە دۆڕاوی سەرەکیە و بۆ خامنەی بەقای خودی نظام واجبە و سەرەکیشە پرسیارەکەی ئێوەیە ئایا ئەگەر شەڕبێت احتمالی شکان و ڕوخانی کۆماری ئیسلامی هەیە بە قەتعیەتەوە ناتوانانی بڵێ هەیە یان نییە بەڵام ئەی خاتە موقعیەتێکەوە کە ئیمکانی ڕوخاننی زۆر زیاترە بێت بەهۆی ئەوە ئێمە شەڕی ئێران و عێراقمان بوو دی لەو ئانا ئەلبەتە وەزعیەتەکە کە ئەمڵەن جیاواز بوو بەنسبەتی ئێستا بەشێ لە خەڵک بەشێکی بەرچاوی خەڵک بەشداریان لەو شەڕە کرد من های کوردستان ڕاستیەکەی ئەوەیە کە وەکو شەڕێکی میهەنی ئەیاندی وەکو پشتیوانیان لێکردن بەڵام ئێستا بە پێی هەموو ئەو ئامارانەی کە دەرهاتووە 12 لە سەدی خەڵکی ئێران پشتیوانی لە کۆماری ئیسلامیەکە کە ئەویشە بەشێکی هەرە و دز و جەردانەیە کە کاک جعفەر ئیشارەی پێکرد مەسلەی ئەوانەیە کە ڕانتەخۆن ئەوانەیە کە قازانج ئەکەن بەڵام ئەکسەریەتی خەڵکەکە مخالفی جمهوری ئیسلامیەت پیان خۆش ئەو ڕژیمە هەر ئەمڕۆ بڕوخێ بەڕاستی یا وەزعیەتەکە بکەوێ بە بارێکا کە بەدەست حکوومەتی مەزهەبی و ڕزگاریان بێ ئەو شەڕە بەستە بۆیە چۆن بکرێت کاکەمیر ئەو شەڕە چۆن بکرێت ئەگەر شەڕێکی تەواو عەیار بێت ئەگەر شەڕێکی گەورە بێوەوانە ڕاستیەکەی ئەوەیە ئەو جۆرەی کە لەناو خۆشیانە بڕێکیان و تویانە مەسەلەن یەکێکی ئەو زیبا کەلامە عینی ئەوەی کردووە تێتی شەڕێکە بێ لە ئێرانە نایەڵەن یەک تیری داربرق بەسەرپاوە بوێسێت بەو تەکنۆلۆژیە کە ئیسرائیل و ئەمریکا هەیە ناگەر بێتە شەڕێکی تەواوە و ڕەنگە ئینگلیستانیش پشتیوانی لێ بکاوە بەشێکی غەربیش هەر بەنەوە ئێگەرنیانە ناو شەڕەکەیش پشتیوانی لێ بکەن شەڕی ئیسرائیل لەگەڵ فلستین و لەگەڵ حماس جیایە لەگەڵ شەڕ لەگەڵ ئێرانە ئێران بەهۆی ئەو تیرۆریزمی بینەملەلیەوە بەهۆی ئەو ئاژاوە کنایەتی بەهۆی ئەو فاندمنتالیزمە ئیسلامیە بەهۆی ئەو هەموو جنایەتەکە کردوویەتی بەهۆی ئەو جنایەتەی لە سووریە کردیەتی لە شوێنەکانی تر کردیەتیەوەوانە بەشێک لە نەکبەتی و بەشێ لە چارەڕەشی خەڵکی ناوچەکەیە ئەوەیە کە بەو ئابوووریەوەیە بەو ناڕەزایەتی بەرینەی کە خەڵک هەیەتیوانە
ئیمکانی ئەوە هەیە ئەگەر خەڵک بێنە سەر شەقام هەمزەمان و ترسیان بڕژێەوە ئەوانەوە بتوانن پەیوەندی بگرنەوەوانە ئەو شۆڕژانەی پێشوش بەعنوانی کەسێک کە تحقیقی ئەکرد من گوێم لێبوو لە قسەکانی باسی ئەوەیە کرد وەکو دەستگەرمکردنێک وایە بۆ خەڵک یعنی خەریکن خۆیان ئامادەکەن بۆ شەڕە نەهاییەکە بۆ شەڕە کۆتاییەکە لەگەڵ کۆماری ئیسلامی ئەگەر کورتی بکەمەوە پێم وایە بە ڕووخانن نزیکتری ئەکاتەوە ئەو شەڕە ناتوانێت لە چەند جبهە شەڕکات هەم ئێمە دیمان لەگەڵ پاکستان لە 24 ساعاتە ئەو کارەی کرد هێرشێکیان کردە سەری یعنی بۆمبارانیان کرد ئەوە ئێستا زیاتر لە 13-14 ڕۆژە ئەو کارە کراوە هەردێ سوک و سەنگین یەکات کە بزانێت لینا چۆن نییە لە سوورەتێکا پێشتر ئەگەر هەر قامک بجوێنن ئێمە مەسەلەن ئورشەلیم ئەڕۆخێنین بەسەریانە ئەوە 14 ڕۆژە هەر باسی ئەوەکەن کە لی بدرێ لی نەدرێ چۆنی لێ بدرێ چۆنی لێ نەدرێ و لە ژێریشەوە خەریکن لە ژێرەوە تەنانەت بووە وەکو تەنز و کۆمەدی لێ هاتووە دانەیەک لە بەرپرسەکان و تویان لە نەورۆزە 15-20 ملیۆن خەڵک شوون بۆ سەیاحەت ئەوە بە نەوعێک تۆڵە لە ئیسرائیلە ئەوەیە ڕەنگە من پێم وایە کاکەمیر بە جۆرێک ئەوان ئەگەر دەستیان بە ئیسرائیل نەگات پیان خۆش نییە واردی شەڕێکی جددی لەگەڵ ئیسرائیل بن لە بیرمان نەچێ ئیسرائیل بینی 200 تا 250 کولاهەکی ئەتۆمی هەیە ئەو هێزە پێشکەوتووە نظامیەی هەیە ئەو پشتیوانیەی هەیە ئەو نفوزەی لە ناو جمهوری ئیسلامیە هەیە بەو دەلیلە کۆماری ئیسلامی خۆی ئەپارێزێ و ڕەنگە مەسەلەن لە لایەنهایەکی تر با بێژێ ئەوانە ئیسرائیلین ئەو جیانەی کە کەمتر دفاعیانەیە مەسەلەن هەروەکو چۆن پێشتر لە هەولێریدا لە ماڵی تاجرێک وتی ئەوە بنکەی هینە ڕەنگە ئیمکانی هەیە دیسانەوە لە شوێنهایەکی وەکو باشووری کوردستان یا لە شوێنهایەکە کارێک بکات. زۆر باشە زۆر بەداخۆی مە پەیوەندیمان لەگەڵ کاک جەعفەر پشراوە هاوڕێیانمان لەو تاقفەرمان ئەوە هەوڵ دەدەن دووارە پەیوەندیەکە بگرنەوە لەگەڵ کاک جەعفەر تا کاک جەعفەر دێتەوە سەرهێڵ ئێمە بە لەگەڵ کاک محەممەد پرسیارەکان بەرینە پێش کاک محەممەد بە یەک پرسیاری دیکە بکەم دیارە ناتانیاهۆ زۆر لاواز بووە تەنانەت بۆ هێرشەی کە کردوێتە سەر غەزە زۆر یەک لە وڵاتان معتەرزن و غەزەش تا ئێستا هیچ کات ئەوەندە پشتیوانی لە پێش نەبووە کە وەکو دەوڵەت بناسرێت وە کۆماری ئیسلامیش بۆتە خێر بۆ خودی حکوومەتی دەستڕاستی ئیسرائیل پرسیارەکەمەوەی ئەم شەڕە چه زەرەر و قازانجێکی بۆ ئیسرائیل و بە تایبەت بۆ حکوومەتی نەتانیاهۆ دەبێت وەزعیەتی ئێمە ئەبێ دووشت جیا بکەینەوە شەڕ لەگەڵ کۆماری ئیسلامی و ئەو مەقاومەتەی کە خەڵکی فلستین هەیەی و بۆ مافی ئینسانی و کەرامەتی ئینسانی و بۆ دیاریکردنی مافی چارەنووسی خۆی حەولەدا ئەوە واقعیەتەوە ئیسرائیل وەکو وڵاتێکی سەهیۆنیستی کە بە ئێسلا ئاپارتایدا سەهیۆنیستە چزانم وڵاتێکی خاکێکی داگیر کردووە و بە خراوترین شێوە معاملە لەگەڵ خەڵکی فلستینەکە ئێمە دیمان مەسەلەن لەگەر ئاماوەرقام تماشا بکەین ئەو کارێکی تێرۆریستی و جەنایەتکارانە بوو بەڵام ئێمە گەر فقط تماشای شمارە بکەین 1200-1300 کەس یەک نەفەریش زۆرە جەنایەتێکە یەک نەفەر بکوژرێ بەڵام 30,000 لەکوێ کەس بەشی هەرە زۆری هەر ئێستا خودی ناتنیاهو ئەگەر هەر ئەوڕۆ شەڕەکە ڕاوەستێ خەڵکی ئیسرائیل هەم لە سەرکاری لابن و هەم ڕەنگە ببدرێ بە دادگا ئەوەیە ئێمە لەلایەکۆ دەبێ مافی خەڵکی ئیسرائیل بۆ ژیان لەو ناوچە بە ڕسمیەت بناسین لەلایەکۆ مافی خەڵکی فلستین بە ڕسمیەت بناسین و هەموو شتێکی ئیسرائیلیش تەنها ئەو حکوومەتە دەستڕاستیە نییە ڕاستیەکەی ئەوەیە کە ئەو شەڕە ئەم جەریانە ڕاستڕەوە چون ئەکسەریەتی نەهێنا نەتەنیاهو لەگەڵ دەستڕاستی ترین و فاشیستترین بەشی کۆمەلگای ئیسرائیل حکوومەتی ئیتلافی پێکێناوە ئەوانە حتا یەکیان باسی ئەوەی کردە بە بۆمبی ئەتۆمی لە غەزە بین بە بۆمبی ئەتۆمی لە غەزە بین یعنی هیچ میزان جەنایەتێک بۆ ئەوان کافی نییە
بەس نییەوەوانە ئەوەیە کە ئەو شەڕە فعلەن توانیوێتی خەڵکی ئیسرائیل لە پشت ئەو حکوومەتە هینکا چون مەسلەی مانەوە و بەقایان بۆیان مهمە یا حەدیەقەل لە تەبلیغات ئەوان نیشانان کە من پێم وانیە ئەمانەتوانن ئیسرائیل لەنەو ببن بەڵام ئیسرائیلیش ئەو تەبلیغاتە هاکات ئەگەر کورتی کەمەوەوانە شەڕ بە زەرریان نەبووە بە زەرری ئەو حکوومەتە دەستڕاستیە نەبووە چون هەرێکی بوو زەربەیەک لە خەڵکی فلستین بە لەباری دموگرافی لەباری جۆغرافیا لەباری ئینسانیەوە نەتوانن حاکێکیان بێت دەوڵەتی لەسەر دروست بکەن و ئەم کارێکە لە غەزەکرا بەم شێوە پلانێکی پێشتر بوو بۆ بەهانەیەکە گەڕان کە بتوانن ئەو کارە بکەن هەرچەند لەباری ئینسانیەوە کارەسات بوو بۆ خەڵکی فلستین بەڵام بەخۆشیەوە لە ئەفکاری عمومی لە بیرۆڕای گشتی دنیا ئێستا مەسلەی ئەوەی کە خەڵکی فلستینیش وڵاتی خۆیان بێ لە هەموو وەخت زیاتر لە ناو میدیا و لە ئەفکاری عمومیە هەیە زۆر باشە کاک محەممەد ئێمە دوو پرسیارمان بواتوە کاک ئارێز لە ژاوڕۆ و یەک پرسیاری توش هاتوو بەڵام حتمما ئەو پرسیاری کاگارێز حتمما ئاراستەی بەڕێزیشان دەکەم بەڵام با من لە پێشدا یەک پرسیارم هەیە دیارە ریسکی و زەرەری ئەو شڕە بۆ خودی ئێران کاک جەحفەر ئاماژەی پێدا چەنە بابینە تایبەتەن بۆ کوردستان چەنە ئیمکانی هەیە پڕیشکەی ئەو شەڕە کوردستان و بەگشتی وە بە تایبەتی ڕۆژهەڵات بگرێتەوە ئەمن پێم وایە مەترسیەکی جددیە ڕاستیەکەی بەهۆی ئەوە لە شەڕە کۆماری ئیسلامی نیشانی داوە و هەموو ئەو دەوڵەتانەی کە کوردستانیان داگیر کردووە نیشانیان داوە بۆ لێدان مەسلەی کوردستان سێودووی لێ ناکەن و مەسەلەن هەروەکو چۆن پێشتر لە هەولێر ئەو کارەیان کردوتیانەوە ئیسرائیل لەوێ بووە ئەتوانن مەسەلەن بە شکنجە چوار زندانی سیاسی یا چوان گیرا و بێرن بڵێن ئێمە بۆ ئیسرائیل کارمان کردە و حزبەکە نەتیجەتەن حزبە سیاسیەکە وان نیشان بدەن کە ئەوە ئاژەنس و نازانم هاوکاری ئیسرائیلە ئەوە بێتە بەهانەیەک بۆ لێدانێ ئەوە نوعێک هوشیاری سیاسی ئەوێ لە ڕابطە لەگەڵ خەڵکە حزبە سیاسیەکانە کە بە هوشیاری و لەگەڵم قەزیە معاملە بکەن کە پروشەی ئەو شەڕە بۆ هیچ بەهانەیەک نەبێ ڕاستیەکەی هیچ بەهانەیەک نەبێت هەڵویستێکی سیاسی ڕۆشن ببێ خەڵکی کوردستان من لەو باوەڕام لە مافی خەڵکی فلستین دفاعەکە بەڵام هیچ قازانجێکی لە نابودی ئیسرائیلیشان نییە ئەو خەڵکە ئەسەن ئەوان بۆ خۆیان دەبێت دیاری بکەن خەڵکی کورد بۆ من و بۆ کەسێکی تر نییە دیاری بکەم کێ لەسەر ئەو وڵاتە بژی و کێ نەژی و ئەوانە ئەوەیە کە ئەگەر ئێمە فۆکوسکەین لەسەر مەسائلی خۆمان وەکو خەڵکی کورد و کەمتر لا بگرین لەو شەڕە یعنی لە داخی کۆماری ئیسلامی منزورمەوە نییە لە کوردستانە ئەم هەیە ئەمە لە ئاستی ئێرانە هەیە چون ڕقیان لە جمهوری ئیسلامی زۆرە بە کەسبوونی جمهوری ئیسلامی تەنانەت بەشێک لە ئیسرائیل دفاعەکەن ئەمن پێم وایە ئەو هەڵویستێکی غەڵەتە هەلویستێکی ناڕاستە هەلویستێکە لەگەڵ پرەنسیپی سیاسی لەگەڵ مافی مرۆڤ نایێتەوە ئێمە دەتوانین لە خەڵکی فلستین دفاعەکەین بەڵام دژایەتی خەڵکی یەهودیش نەکەین بیهێڵینەوە بۆ خۆیان ئەگەر کورتی کەمەوە کوردستان شتی هاوبەشی لەگەڵ هەردوو لا هەیە ئێمە تاریخەن خەڵکی یەهودمانتیا بووە گەڕێکی جوولەکەکان لە سەقز بوو لە سنە بوو لە بەشێکن لە خەڵکی ئێمەش و ئەوانە ئێمە ئەوانە ئەبێ خۆمان نەکەینە تەرەفێک لەو شەڕە بەڕاستی زۆر باشە دوبارە کاک جەحفەرمان لەگەڵە خۆشحاڵ بین کاک جەحفەر یەک پرسیار هاتووە لە ژاوەڕۆوە ئارێز لە ژاوەڕۆ پرسیارێکی کردووە نووسێتی سلااو ڕێز بۆ هەردوو بەڕێز کاک جەحفەر و کاک محەممەد ئەگەر شەڕ لە نێوان ئیسرائیل و ئێران ڕووبدات هەرچەند کۆماری ئیسلامی دەیەوێت خۆی پارێزل لەم شەڕە چون لە ناوە فشارێکی کۆمەڵایەتی بەرینی لەسەرەتی چەندین ساڵەش تادیدی ئیسرائیل و ئەمریکای کردووە ئێستا کە ڕۆژی کاردانەوەیە ئەم کاردانەوە هەمەڕەشانەش دەکات ئەیەوێت پەرەی پێبدات ئەم سەرکوتە هەروەکو خودی کاک جەحفەر باسی کرد ئایا کورد دەتوانێت لە ئەگەری ڕوودانی ئەم شەڕەدا چارەنووسی خۆی لەگەڵ ئێران جیا بکاتەوە وەکو دەرفەت تێچاوی لێ بکات ئەمە پرسیاری بینەرێکمان ئارێز لە ژاوڕۆیە فەرموو کاک جەحفەر من پێم وایە خەڵکی کورد ئێستا باس بکەین
خەڵکی کورد لەگەڵ خەڵکی ئێرانە ئەم 1-2 ساڵی ڕابردووەوە مانزانی ئێمە هەمومان لە هەر شوێنێک لە جێک خەڵکێک زوڵمی لێچێ لە تاران خەڵکی بۆکان دێنە سەر شەقام لە سنە خەڵک زۆڵبی لێچوو لە ئیسفەهان هاتن من پێم وایە ئێمە تەواوی مبارزاتی خەڵکەکانی ئێران بەیەکۆگرێدا جاری وایە هەمزەمان نییە بەیەکەوە بەڵام ئێمە سەرنوشتمان لەگەڵ کوردن خەڵکی ئەدیارە کوردین وەک خەڵکی کورد ملەتێکین و خەڵکی کوردستانین و ئەوانە بەڵام ئێمە نابێ خۆمان جیا بکەینەوە حتا ئەگە خەڵکی بیانوە جیامان بکەنەوە دەلایلەکانی ڕوونە ئێران فرسەت تەڵەبیەکە جاری وایە لە حتا لە وەختی ئەو هەڵبژاردنەی ئەخیرا بیسمان کە لە ماکۆ ئەوانە چییە کرد باشە پشتی کوردەکانی ئەگرت لەبەرەوە نیە لەولاوە تورکیا تورکەکانی هەنەدا معلومە ئێران درۆکە نە پشتی تورکەگرێ نە کورد ئەگرێ نشتێ ئەوەیە ئێمە من پێم وایە سەرنەویشتی هەمومان خەڵکەکانی ئێران تا ڕۆشنکردنەوە و ڕۆخانی جمهوری ئیسلامی بەیەکەوەیە من ناڵم لە داهاتووشە حتمما بەیەکەوە ئەمێنین بەڵام بەیەکەوەیە یعنی ئێمە بۆ ڕوخانی جمهوری ئیسلامی هەمومان پێویستیمان بەیەکەیە لە بلوچەوە بگرە لە عەرەبەکانی خوزستانەوە بگرە لە تورکمەن سەحراوە بگرە لە ئازەریەکانیەوە بگرێت لە کوردەوە ئێمە پێم وایە ئەبێ ئەو مبارزاتی خۆمان لە ئێستاشدا دەوڵەتی جمهوری ئیسلامی ئەو شتە تەشدید دەکات و ئەرێ جمهوری ئیسلامی بۆ هەرێ ئەگەڕا پێی وابوو زمانی شەڕی ئێران و عێراقا ئێستا کە ئەو شەڕا هاتووە هەر ئەمڕۆ نیروی ئینتیزامی کاکە جەلەسەیان بوو ئەوە بکەین و ڕەحم بە کەس دەکەین و ئەوانەوە نەما خەڵک ڕاوەستن لە مەقابلە هیچ کەسێ تازە نییە باوەڕی نییە بەم دزانە یعنی هیچیان نێشتووە لە ئێران کە خەڵک باوەڕیان پێ بکە هیچیان بە خەڵکی ئێران نێشتووە یا لە شەڕی فەلەستینە خەرجیان کردووە یا دایانە بە موشک و لە حیزبوڵای لوبنان دایانناوە یا پوڵەکانیان بە ساک ساک بردووە بۆ حوسیەکانی یەمەن یا بۆ هەشتی شعبی لە عێراق دایانناوە ئەمە خەڵکی ئێران ئەوە زانێ یعنی کەس نەزانێ کاری بە سیاسی نیە هەر کەسێکی ئێرانی چ عادی بێت چ سیاسی بێت چ غەیری سیاسی حتا هینەکانی ڕیزەکانی خۆشیان نەزانن حتا ڕیزەکانی خۆشیان ئەبینی ڕۆژ تا ئێوارێ ڕیزیشیان لەکەوێتەوە ئەوانەوە ئەبینی فڵان پاسداریش نەک بەسیج نەک پاسەبانەکان و نیر و ئینتیزامیشتە خەڵکی لێ بێتەوە خەڵک ئەزانێ کاکە ئەمانە بۆ ئەکرێ ئەم شتانە بۆ ئەکرێ تەواوی جاری ئەوڵەن مناڵی تەواوی ئەوانەی ڕاهبەرانی سەرەوە جمهوری ئیسلامی هەمووی لە باشترین دانشگاکانی ئەمریکا و کانادا و ئوروپا دەرزەخوێنن پوڵەکانیش ئەوە ئیمام جومعە بە تازەشی هەموو خەڵکی ئێران نەزانێ نەک تاران خودی خامنەی و ئەوان نزان خودی محسینە ڕزایی کە بۆ خۆشی هێشێ لە دزەکانەوی جەزانێ ئەم کابرا لە پەنایان وە دزیەکە دەی ئەمەیە خەڵکی ئێران باوەڕ بەوانێت چۆنەکە من ئەمەیە ئەڵێم جمهوری ئیسلامی لەوەش سەرکوت زیاتر بکە خەڵکی ئێران مەقاومەتەکەن قەیناکە هەر چۆنی چیەکەن هەر چۆنی بۆ خۆیان پیان خۆشە با بیکەن معلومە خەڵکی ئێران تازە پاشەکشێ ناکەن من پێم وایە پاشەکشێ ناکەن عقبنشینی منزورم دووسێ ڕۆژوشن یەکە بە مانگنەیەکە دوو مانگنەیەکە خەڵکی ئێران لە مەقابل جمهوری ئیسلامی ئێستان خەڵکی ئێران جمهوری ئیسلامیان ناوێ وەک دین حکوومەتی دینیان ناوێ بەڕاست دایانوێ ئەمەیەکە تەکلیفی خۆیان یەکلایی کردوێتەوە ئەمەیەکە وەسعەتێک پێش بێ بۆیان هەر لە ناوخۆوە کە بتوانن جمهوری ئیسلامی بڕوخێنن ئەمەیە تەنها ڕێگەی ئێمەش ئەوەیەکە وەک خەڵکی کورد ئەبێ پشتیوانی هەر خەڵکێکی ئێران بکەین کە لە هەر مبارزەیەک دژی جمهوری ئیسلامیەکەن بۆ حجابەکەن بۆ شتی دیکە ئەیکەن وەزیفەی متەقابلە لە مەقابڵی هەمومانە مەسەلەن لەو سەری ئێران و لە بەندەر حەباسەوە تا ئەگاتە ئاستارە لە شمال و تا ئەگاتە مەسەلەن بانە لە مەرزی ئێران و عێراق ئەوەیە کە سەرنوشتی هەمومان بەیەکەوە گرێدا بەیەکەوە ئەتوانین بیرڕوخێنین دەی دوای ئەوەش کە ئەگەر ڕوخانمان ئەوەختە ئەم خەڵکە بۆ خۆی ئیتر شتێکە لە ئێرانی داهاتووە ئەوانە زۆر باشەمە یەک پەیامان لە حەسەناوە بۆ هاتووە با من و پەیامە بخێنمەوە فێتی سڵاو ڕێز بۆ هەمووتان ئەمە سناریۆی کارگردانەکەی ئەمریکایە و هەموو شتێک کۆنتترۆل کراوە و ئێران بابەتی ئەم هێرشێ ئەگەر بیکە ئەبێ بەهایەکی زۆریش بە ئەمریکا هاوپەیمانان بدات دڵنیا بن ئەم هێرشە وڵامێکی گاڵتەجارە بۆ ئابڕوە ڕۆیشتووەکەی ئێران لە ئاستی دنیا و
و بیانویەکە بۆ ئەو ئابوووریە دارماوەی کە ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێ و خەریکە خەڵکی پێوە سەرقاڵەکات ئەبێ خەڵک زۆر هوشیارتر بن بە سپاسەوە لە ناوچەی حەسەناوە سپاس بۆ ئەم بینەرە ئازیزە بۆ پامی کە نادی کاک محەممەد دیارە من پرسیارێکم بوو خودی کاک جەفەر ئیشارەی بەوە کە دیارە خەڵک زۆر لەداخی کۆماری ئیسلامی زۆربەی جماوەر پشتیوانی لە ئیسرائیل دەکەن ئەویش بەهۆی و قینی تووڕی کە لە خودی کۆماری ئیسلامیان هەیە ئەو فەزا جەنگیە لە دژی بزوتنەوەی ژینا لە دژی شایی خەڵک لە نەورۆزی ئەم ساڵوە لە دژی خودی ژنان و خەڵکە ئەوەی کە ئێستا ئەم فەزایە هاتوۆتە پێش پرسیار ئەوەیە خەڵک ئەرکی خەڵک و بە تایبەت لە کوردستان بەرامبەر بەم چڕبوونەوەی گرژی و ئاڵۆزی نێوان ئیسرائیل و ئێران چیە لە کوردستان بە گشتی لە ڕۆژهەڵاتی کوردستان هەردوویان تایبەتە ئەگە بێ سەر ڕۆژهەڵاتیش من پێم وایە ئەم مەسەلەیە کەمێک حساسە دەبێ بە باوەڕی من چه حیزبە سیاسیەکان چه کەسایەتیەکان چه کۆمەلگای مەدەنی بە شێوەیەکی باش لەگەڵم قەزیە هەڵسێ ئێمە لەلایەکەوە لە مافی خەڵکی فلستین دفاعەکەین لەلایەکەوە جەنایەتەکانی دەوڵەتی دەسڕاستی ئیسرائیل لە دژی فلستین محکومەکەین بەڵام شەڕێک ئێستا خەڵکی کورد هیچ قازانجێکی تیان نییە هیچ قازانجێک بۆ خەڵکی کورد نییە ئەوەی کە لە فلستین ڕوو ئەدا یا شەڕێک لە بینی حکوومەتی ئیسلامی و دەوڵەتی ئیسرائیل بێت ئەگەر ئێمە بۆ خۆمانەڵێم هەر داوای مافەکان ئینسانیەکانی خۆمانکەین داوای دیاریکردنی مافی چارە نووسکەین داوای ئازادیکەین داوای حکوومەتێ بکەین کە شایستەی و میلەتەیە حکوومەتێکی مەسەبی نەبێت داوای ئەرزشە دموکراتیک وانەکەین داوای ژینگەیەکی باشکەین داوای ئابوووریەکی باشکەین لە دەرەجەی هەوڵا دوشمنی سەرێکی خەڵکی کوردستان کۆماری ئیسلامیە ئەوەیە ئێمە دەبێ بزانین کە لەگەڵ کێ دەرگیرین کێ مەترسی ئەسلیە کێ 44 ساڵە هەرو جۆرێکە کاک جعفەریش بە دروستی باسی کرد 44 ساڵە کێ ئەو سەرکوتەی لە ناوچەکە هین کردووە کێ هەشتی شعبی لە عێراقا دروست کردووە کێ لە سووریە یارمەتی ڕژیمی ئەسەدیدا کە ئەو هەموو جەنایەتە بکرێ ئەوەیە کە بۆ ئێمە فەزای میلیتاریزە فەزای نظامیکردن بە قازانجی خەڵک نییە و کۆماری ئیسلامی بۆ ئەوە ناتوانێت کار جواب بە مەسلەی بێکاری باتەوە ناتوانێت باری ئیکۆنۆمی چاکە ناتوانێت ژینگە چاکە ناتوانێت مەسلەی ژنان و مناڵان و هیچ کێشەیەک هەلکە احتیاجی بە فەزای شەڕ هەیە احتیاجی بەوە هەیە بڵێ ئەوە حتا تەنانەت لە ئەرزشە ئیسلامیەکانیشی دەسەڵگرێ بڵێەوە وڵات کەوتتە خەتەرەوە بەڵکو و پشتیوانی لێ بکرێ بە باوەڕی منە بێ خەڵکی کورد لەوە زۆر وشیار بێ حیزبە سیاسیەکان بە وشیاری و مەعاملەکەن کە هیچ بەهانەیەک نەدرێتە دەست کۆماری ئیسلامی دیارە ئەو بۆ سەرکوت بۆ بەهانە ناگەڕێ بەڵام لە وەزعیەتی وا هەم زەربە نەخورێت وشیار بێ و هەم بزانێت کە چۆن دەباری ئوسولیەوە هەم لە مافەکانی خۆی دفاعکە هەم لە فلستین دفاعکە و هەم سەفەکەیشی ڕۆشن بێ کە ڕەخنەیەکی لە ئیسرائیل هەیە ئەوە نییە کە حێماس هەیەتی یا کۆماری ئیسلامی هەیەتی زۆر باشە کاک جەفەر یەک پرسیارمان لە شاری مەهاباد بواتوە نووسێتی ئیسرائیل بە تەمای ئەمریکا بکێشێتە ناو شەڕەکەوە ئیمکانی هاتنە سەرکاری ترامپ چه ئاڵوگۆڕێکی ناوچەی پێک دێنێت من پێش جوابی پرسیارەکەت ئەمەوێ یەک ئیشارەکەم بم دیارەکە ئەمە بەوەردی تەوزیحیدا بەڵام منیش دەرابطە لەگەڵ خەڵکی ئیسرائیلە با یەکشتر بڵێم ئێمە وەک بۆچوون و فکرە ئێمە لەگەڵ میلەتانین ئێمە لەگەڵ دەوڵەتان نین ینی وەک فکر و بیر و باوەڕی ئێمە لەگەڵ دەوڵەتی ئیسرائیلین بەڵام لەگەڵ خەڵکی ئیسرائیلە هەی ئەوە یەکێ لەو شتانەیەکە ئەبێ ئێمە قەد وەک پایە و ئەسڵی شتێ چونکی ئەزانین دەوڵەتانن کە ئاواکەن ئەم جەنایەتانە ئەخۆڵخێنن میلەتانین بۆ خۆیان ئیسرائیل یەکێ لەو دەوڵەتانەیەکە لە توولی 70 ساڵی عمریە فقط جەنایەتی خۆڵخانە ئەمە بۆ ئەوە بەڵام ئێمە هیچ دوژمنێکمان نییە نەوەک خەڵکی کورد نەوەک خەڵکی باقی ئێرانیش لەگەڵ میلەتی ئیسرائیل چونکی هەروەک پێشوش کە ئەحمەد باسی کرد ئەمانە زارە بەشێکیان لای ئێمە بوون لە تارانەوە بگرە تاگاتە بۆکان و سەقز
خەڵکانێ بوون لەناو ئێمە ژیان و بە سوڵح و سەفا هەمووی خەڵکەکەش ئەوانە بۆ ئەزیەتی کردبێتنەوەوانە لە رابطە لەگەڵ پرسیارەکەی تۆشە کە باسی ئەوەکەی هەڵە پرسیاری من نەبوو کاک محەممەد لە شاری ماباد بوو بڵێ ئەو پرسیاری کە تۆ بەڕێستان خوێندوتانە بۆ من پێم وایە ئەمریکا ئیسرائیل ئەوێ بەڵام خۆ ئەمریکا بە قسە ئیسرائیل ناکە دیارە دۆستێتی و نزیکێتی زۆریش بەڵام خۆ شەرت نییە ئیسرائیل بتوانێت ئەمریکا بچێشێتە ناو شەڕەکە ئەمریکاوە چەند ڕۆژە خەریکە ئێران بە قەناعەتە گەیەنێ کە دەست لە حملەی گەورە و ینی ناڕێ حملەی چکۆ لەژمەکە حملەیەکە مەسەرەن مستەقیم خاچی ئیسرائیل بگرێتەوە دەست هەڵگرێ ئەوە بە بیانوهایەکی مختلف شتایکی دیکەی پێ بکە حتا بە نێرونیا بەتەکانی بێژە دووسێ موشک هەوادەن بۆ جێت هەروەک جاران کە هەوایانەدا بۆ نقاتێ لە ئیسرائیل و ئەوانە ئەگەر ترامپ بێتە سەرکار معلومە ترامپ کابراایکی کولەن شەرفرۆشە ئینسانێکە کە زۆر ڕاستە لە جامعەی دنیادا و حتا بەشێک لە غەربیش بۆ خۆیان کەسێک وەک ترامپیان قبول نییە و ئەوانە کەسێکە کە مجموعەن فقط منافعی خۆیانی ئەوێ ینی بەناوی دەوڵەتی ئەمریکا نەک خەڵکی بەناوی خەڵکی ئەمریکا وڵێ من بۆ منافعی خەڵکی ئەمریکا نە ئەوە منافعی کارتێلەکانی خۆیانەوێ بۆ ئەوەیە کە کەسێکە ئینسانێکە کە نەبێ باشە منزورمەوە نییە تەلەفەکەی ببێ باشە من پێم وایە ئەو زۆر زەرەر و زیانی زیاترە ئەمانی دیکەشیان بایدنی زەرەر و زیانی هەیە بۆ هەموو وڵاتان بەڵام هێنی ترامپ زیاترە من بۆ خۆم حەدسمەوەی کە ترامپ بێت شەڕخوازی زیاتر ئەبێ لەوەی ئەسلا هەیە زۆر باشە کاک محەممەد دیارە پێشتریش باسمان کرد و خۆشتان هەم هەردوو بەڕێزیشتان ئەمەشتان بۆ دا دیارە خۆت تا ئێستا هیچ کات ئەوە پێش ناتوە کە زۆربەی لە وڵاتانی غەربی ئێستا پشتیوانی لە خەڵکی سەفیلی فلستین دەکەن بۆ ئەوەی کە دەوڵەت وەکو دەوڵەت پەڕەسمی بناسرێن ئەم دیارە ئەمریکا و غەربیش بە ئام هەموو پشتیوانی خودی ئیسرائیلی دەکەن ئێوە پێتان وایە ئەم شەڕی کە هاتوۆتە پێش ئەم شەڕی نێوان ئیسرائیل و ئێران پێتاوانیە کە زەرمەندی ئەسلی خەڵکی سەفیلی خەڵکی فلستین بێت بەداخەوە تا ئێستاوە لەوانەوە کە دەوڵەتی ئیسرائیل پێکاتووە یعنی لە ساڵی 1946 ساڵە فلستین خەڵکی فلستین زەرری لە هەموو شتێک کردووە ئەو شتە بە درستی خۆیان پێژن نەکبەتیەکە هات بەسەریانەوە ئەم شەڕە ئەمە دەخاتە پێشگوێ ینی جۆرێک وای لێ ئەزانی چۆنە دەستی ئاوەڵایە لەلایەکەوە بڵێ ئەمانە هێزێکن یا پیاون یا نیرویەکن سەر بە ئێرانن یعنی تێکڵاوی بێت مەسلەی مافی خەڵکی فلستین بخاتە ئەولاوە و بڵێ ئەمە من شەڕی ئێرانە کەم شەڕی خەڵکی فلستین نییە ئەوان دووسێ کار ئەکەن مەسەلەن حماس بتەوێ و نەتەوێ خو حماسی فلستینە یعنی بەشێک لە خەڵکی فلستین هەروە کۆماری ئیسلامی لە ئێرانە هین بۆ خۆ کۆماری ئیسلامی لە مری خۆ نەهات بوو بەشێک لە خەڵکی ئێران لە کۆماری ئیسلامیان پێکێنا بەشێک لە خەڵکی ئێران ڕەئیان بە کۆماری ئیسلامی داوەوانە حماسیش بەشی دواکەوت و ارتجاعی و عقبفتادەی ئەو جامعەی فلستینە ئیسرائیل لەلایەکەوە چون لە پرۆپاگەندە زۆر زیرەکە لە تەبلیغات زۆر زیرەکترە هەرێکێتی دوشمنەکەی خۆی یا مخالفەکەی خۆی وان نیشان بە خەڵکی عالم نەتوانن پشتیوانی لێکەن یا پشتیوانیەکی ئەو جۆرەی ئاسان نەبێ لێ بکەنەوەوانە دێ فلستین و حماسەکە بە یەکێ حماس جریانێکی ناو خەڵکی فلستینە فلستین جریاناتی چەپیشی بووە جریاناتی متەرەقیشی بووە ئێسەیش هەیەی وانە بەڵام جیالەوە کام حزب دەسەڵاتی هەیە ئەساسەن ئیسرائیل خۆی حماسی بە وجودێنا خۆی حماسی بە وجودێنا عەلەیهی ئەلفەتح و نازام جۆش حەبەش و نایف حەواتمە و کێو ئەوانە لەبەرەوە ئەوانە لایق بوون سکولار بوون هەرەکی بوو ئەم جریانە بێرێتە سەرکار و ئێستا بە لێدانی ئەم خەڵکی فلستین لێدات ئەوە نییە خۆ حماس و باقی خەڵکەکە جیاکاتەوە ئەو 30,000 کەسە کوژراوەکە بەشی هەرە زۆری مناڵ بووە لەم جریانی غەزە ئەوە کوێی بە حماس و ڕەبتی هەیە بەڵام لە شوێنێکا بووە بەڵای حماس دەسەڵاتی لەوێ بووە ئەوەیە ئێمە ئەبێ ئەو خەڵکی فلستین و
حماس لە یەک جیا بکەینەوە چ حزبێک لە چ ناوچەیەک دەسەڵاتی هەیە ڕەنگە لە هەموو شوێنێکی دنیا ئەم شتە پێش بێ خەڵکو ئەو جەریانە دەبێت لە یەک جیا بکەیتەوە واقعیەتەوەیە خەڵکی فلستین بەهایەکی قورسی داوە و هیوادارم ئەم مەسەلەی دوو دەوڵەتی یا یەک دەوڵەتی مشترک قسە لەویشە هەیە ئیسرائیل قبولی ناکا بە هیچ جۆرێک وانە بە هەر شێوەیەک هەر شکلێ مافی خەڵکی فلستین دەست بەسەر بێ و ئەم شەڕە و ئەم نفرەتە مەسهەبیە نژادیە ڕەگەزیە لە ناوچەکە لاچێت چون بمانەوێ نەمانەوێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دوو مەسەلە هەیە دەبێت حەل بێت دەبێت چارەسەر بکرێت یەکی مەسەلەی کوردە یەکی مەسەلەی فلستینە مەسەلەی فلستین حەل بێ کورد قازانجێکی گەورەی تیاکە زۆر باشە کاک جەفەری یەک پرسیارمان لە شاری سەقزەوە باتوە دیار و کاک محەممەد ئاماژەیەکی کورتی پێدا بە کاریگەریەکانی یا تەسیراتی لەسەر وەزیەتی خودی ئەحزاب نیشتەجێ لە باشوور پرسیارەکەش ئەوەی کە نردوێتی لە شاری سەقز بتێتی چ تەسیرێکی لەبان خودی حیزبە ڕۆژهەڵاتیەکان دەبێت لە باشووری کوردستان کە نیشتەجێ نەگەر ئەم شەڕە بێت دۆخیان معلومە ئەو شەڕە بە زەرەدی ئەمەشە لەبەرەوە ئەگەر ئیسرائیل و ئێران ببێ بە شەڕیان معلومە تەواوی ئەوانەی کە هێزی نیابەتی ئێرانن لە منتەقەشن هەر لە نزیک ئێمەوە هەن من منزورم نیە لە ئێمەوە دەستی پێکەن بەڵام معلومە لە ئێمە ژەدەن معلومە بە زەرەدا معلومە بە سەرەدی کوردستانی باشووریشە پێش هەموو کەسێ یعنی ئەو حکوومەتە هەرێمیە کە دروستیان کردە ئەقلیمیە هەتا پێش ئەوانی پێش ئێمەش بە زەرەدی ئەوانە بە زەرەدی حکوومەتی هەرێمی کوردستانە معلومە لە پاڵ ئەویشە موشکی ژەدەن بە ئێمەدا ئێمەژە کوژن معلومە ئێران خۆ دەست ناپارێزێ ئێران پێی خۆش نییە مەسەلەن حتا هەرێمی کوردستان مەملەکەتێکی دیکەیە بە وجود هاتووە پێی خۆشە بچەس بێتەوە بە شیعەکانی عێراقەوە دەی هەردە ژێر هینی ئەوەشەوە ئەڵێ بۆیە عالەمانە ئەدەم لەبەرەوە ئێوە پەناتانداون معلومە ئێمەش پەنان نەدەین لەمان هەرەدەن هەر لە حکوومەتی ئەقلیمی ژەدەن ئەوەیە کە ئەو شەڕە نیە پریشکەکەی وبەر هەمومانەکەی خۆوانە کەسێ لێرە دەرچێ چونکی سبەینە نیە ئێمە ئینی ئەوە کە ئێمە مخالفی جمهوری ئیسلامی هەشتی شعبیش هێزی نیابەتی جمهوری ئیسلامیە هەر لەم نزیکان هەر لای کەرکووک و ئەوانە پڕی کردووە لەوە ئەوان ئەو شتانە حەوادن بۆ دەوروبەری مەسەرەن پێش و هەولێر و ئەوانە حەوانەدا پابادیان ئەنار تۆپ بارانیانە کرد موشک بارانیانە کرد ئەمەیە معلومە پێش هەموو شتێ زەرەدی ئەم شەڕە بە زەرەدی خەڵکی کوردستانی عێراقیشە و بە زەرەدی خەڵکی ئۆپۆزیسیۆنی کوردی ڕۆژهەڵاتی شەکە نیشتەجێی کوردستانی باشوورە زۆر باشە کاک محەممەد ئێمە هەرچەند نازام هاوڕیان تاق فەرمانەگە پێم بڵە من داوای 5 دقیقە کاتی زیاترم کرد بەڵێ من 5 دقیقە کاتم زیاتر وەرگرتووە چون دوو پرسیار هاتووە کاک محەممەد پرسیارێک لە شاری بۆکان شێن نردوێتی نووسێتی ماندوو نەبن سڵاو ڕێز بۆ خۆتان و بۆ میوانانی بەڕێستان ئێران زۆر نائەمنتر بووە ئایا حکوومەتی ئێران دەتوانێت هەم شەڕی خەڵکی ئێران بکات و هەم شەڕ لەگەڵ ئیسرائیل لە جواب لە هێرەکە ناکرێت ناتوانێت بیکەوانە تەلاشەکە حەولەدا بیکە بەڵام واقعیەتەوە شۆڕشی ژینە نیشانی داد کە زۆر بەرینە و ترسی خەڵک ڕژاوە خودی کاک جعفەر بە دروستی ئیشارەی پێکرد لە مۆردێکە تازە ئەم شێوە ژنان قبولی ناکەنەوە ئاپارتایدی جنسیە جوان قبولی ناکە هوشیاری تێگەیشتویی ڕێکخراوە بوون تەنانەت دێمە لە زیندانەکانە لە زیندانە سیاسیەکانە ئەیبینین لەوێ بەیانیا دەن مقاومەتێکی زۆر بەرچاو هەیە ئەوانە لە دژی کۆماری ئیسلامی و حتا بەشێکی خودی لەناو کۆماری ئیسلامی لە دەسەڵاتیشە کەسانێک هەن کە دەڵێن ئەمە ڕێگەی نییە نابێ ئەو کارە بکرێەوەوانە من پێم وایە حەول ئەدا تەلاش ئەکا بەڵام مەوەفەق نابێ ئەمێنێتەوە ئەوە سەرنوێشتی ئەو شەڕە بە باوەڕی من خەڵک دیاریەکە نە بۆمبی ئەمریکا و بۆمبی ئیسرائیلوانە چون هیچ یەک لەوانە خۆنایانەوێ کۆماری ئیسلامی بڕوخێت خۆ لە بنۆ لەگەڵیانن خۆ لە بنۆ هاوکاریان کردوونەوەوانە یا تەنانەت خۆ ئەم شەڕێکی تازە نیە لە بینی ئیسرائیل و لە بینی کۆماری ئیسلامیە بە درێژایی کۆماری ئیسلامی ئەمە هەیە
ئێستا هەرچیەک هاتووەتە پێشەی علەنیتر بووە بۆ شەڕی مەسەلەن حیزبوڵا و جمهوری ئیسرائیل یا شەڕی حماس و ئەوان بەشێک نەبووە لە پلانی کۆماری ئیسلامی ئەو ماوە ئەو توانیوێتی بەڵام ئێستا شەڕەکە هاتووەت بەردرگای کۆماری ئیسلامی ئەم هەرەکی بوو شەڕەکە بباتە ئیسرائیل ئێستا وەزعیەتەکە گۆڕاوە شەڕەکە دێتە بەردەست خۆی ئایا ئەو ئەتوانێت لە دوو جبهە شەڕکە بەو وەزعیەتە اقتصادیەوە بەو میزانە ناڕزایەتیەوە بەو فەساد و گەندەڵیە کە هەیەی بەو نفوزەی دەستگاهای جاسووسی لە ناویان هەیەە هەر ئێستا قسە هەیە ئەوانەی کە لە ئەو تێرۆریستانەی کە کوژران لە دمشقا ئەوە یا خودی حکوومەتی بەشار ئەسەد ئیتلاعی داوە بە ئیسرائیل چون محکومیشی نەکردووانە یا رووسیا دەی وەختێ وەزعیەتەکە وایە چۆن ئەوە توانێت لە دوو جبهە شەڕکە پێم وانە بتوانێت پێم وایە خەڵک دەبێ لەو وەزعیەتە بە باشترین شێوە ئیستفادەکەن چون ئەزانن بریندار بووە دەتوانێت جەنایەت زۆرکە بە هوشیاریەوە ئەو شتێک کە پێویستە بیکەن. زۆر باشە ئێمە کاتمان کەمتر لە 2 دقەشماوە یەک پرسیاری کاتوە کاک جەفەر لە شاری سنەوە ناوی خۆی نەنووسیوە نووسەتی کاک جەفەر هەروە خۆی ئاماژەی پێکرد دیارە خەڵک لە داخی کۆماری ئیسلامی چون تووڕەن واقینیان لێتی لە داخی ئەو پشتیوانی لە ئیسرائیل دەکەن و ئەگەر بڵێن ماست ڕەشە ئەم بڵێن ماست پێوان دەڵێن ڕەشە ئەگەر بڵێ شایی بجێرە ماتەمی نەجێرن ئەگەر بڵێ ماتەمی بجێرن شایی ئەژێرن پرسیارەکەشی ئەوەیە سیاسەتی دروست و ئوسولی بەرامبەر بەم شەڕە چییە؟ وڵا سیاسەتی دروست و ئوسولی ئەوەیە کە شەڕە بێ محکوم کرێ لە هەر شوێ دنیا بێت چونکی شەڕ پێش هەموو شتێ بە زەرەدی خەڵکەکەیە ئەوە لە فەلەستین دیمان شەڕی فەلەستین و ئەوێ دیمان بەسەر خەڵکات لە مەملەکەتێکی ئاوا چکۆلە لە شەڕێکە شەڕێکی نابەرابەر بوو بینی دوو هێزی نابەرابەریش 34,000 کەس خەڵک کوژاوە معلومە لە ئێرانە شەڕ ڕوو بدا معلومە چەندە خەڵکە کوژرێ ئێران 85 بۆ 90 ملیۆن نەفەرە ئێمە مخالفی شەڕین و پێمان وایە شەڕ مەملەکەت وێرانەکە جەنایەت ئاخۆڵقێنێ بۆ مەجموعی ئەوانە ئەوەیە کە و خەڵکی ئێرانژەوە کە باست کرد من پێم وانەیە خەڵکی ئێران دفاع لە ئیسرائیل بکەن باشە خەڵکی ئێران مەسەلەکە ئەمەیە و نییە خەڵکی ئێران ئیسرائیل و ئەمریکا نەناسن هەر ئێستا کە ئێمە قساکەن لێرە ئەمریکا و ئێران دەڵاڵەکانیان لە عمانە لای کوڕەکەی سوڵتان قابوس لەوێ خەریکی مەعاملەن لە پوڵەکانی بلۆکەی ئێران بەشێکی لە قەتەر دانراوە ئەمریکا دایناوە کە تەحویلی ئێرانی دابزانە کاکەمانە هەمووی درۆیە کاکە غەرب لە تووری 40 ساڵە ئەوەندە مەماشاتی کرد لەگەڵ جمهوری ئیسلامی بۆیە جمهوری ئیسلامی ماوە تەواوی تەسیزاتەی کە لە ئێران ئێستا بۆمبی پێدروزەکەن موشەکی باڵستیکی پێدروزەکەن هەمووی لە غەربەوە هەر لە چۆ هاتخۆ لە بنگلادیشەوە نەچۆ بۆ ئەوێ ئەمانە ئێرانیان هێشتۆتەوە ئەوانە ئەوەیە کە من منزورمۆنی ئێمە غەرب تەختە ئەەکەین بەڵام زۆر خۆش باوەڕ نەبووین نەبین کە ئەمریکا دۆستی کەس نییە ئەوە پێش هەموو شتێ جیاوازیەوە شەڕی لەگەڵ ئێرانەیە بە ئێمە مەربوطی نییە بەڵام نا ئەمریکا نا ئیسرائیل وەک دەوڵەت دۆستی کەس نین بەڵام خەڵکی ئێران کە شتێکەڵەن جاری وایە شتێک جاری وا بووە من قسەم کردە لەگەڵ هیمەلایە وەک یەک بووە باشە نەکە ئەوانیش وان جاری وایە مەسا قسەیەکەن لەگەڵی ئێمە دێتەوە دەنا بە معنایەوە نییە خەڵکی ئێران داوای ئەوەکەن ئەمریکا بێنەجاتیان بە من پێم وایە خەڵکی ئێران خۆشیان ئەزانن خۆیان پێنەجات ئەدرێ و لەگەڵ ئەمریکا شەڕیانە بە خەڵکی ئێران هیچ مەربوط نییە و ئێرانی خەڵکی ئێرانیش بە خۆشیانەوە زانن زۆر باشە زۆر سپاس بۆ هەردوو بەڕێز کاک جەفەر ئەمینزادە بەرپرسی نظامی کۆمەڵەوە بەڕێز کاک محەممەد خاکی ڕۆژنامان و لێکۆڵەری سیاسی سپاس بە بەشداریتان لە بەرنامەی ڕاستەخۆی ئەم شەوی تلڤیزیۆنی کۆمەڵەدا سپاس زۆر سپاس بۆ بینەرانی ئازیزیش کە تا ئێستا لەگەڵ مامون سپاس بۆ بەڕێزانەی کە لە ڕێگای واتساپەوە نامیان ناریارا بۆ چوونی خۆیان سپاس بۆی کە تا ئێستا لەگەڵ مامون هیوادارین کات جێگەی سوود و ڕەزامەندیەوەی خۆشەویستی بێت کاتێکی خۆش بۆ مولایەتە